دڵم خوێن ئاسمان خوێن شارەکەم خوێن ژیان خوێن یەک بە یەک کوێستانەکان خوێن ئەوەندە دڵتەزێنە لای ئێواران ببینی کە هەتا سوورە وەکو خوێن هەڵاتم پرسێکی ڕووباری پیرکەم بزانم بۆچی دنیا بووەتە خوێن هەزاران داخ نەگەیمە لرفەلرفی شەپۆلێکی قەڵبەزەیکی گۆمێکی خوێن شەپۆلکی قەڵبەزەیکی گۆمێکی خوێن لەبیرمانە ئەو کاتەی کە یەک بووین لەبیرمانە بێ سنوور و بە کەیف بووین لەبیرمانە کە ناوێکی بۆ ڕێز بووین لەبیرمان ناچێت و ناچێت کە کورد بووین لەبیرمانە کە خاوەنی ڕووبار بووین لەبیرمانە بە پانتایی وڵات بووین لەبیرمانە وەکو زنجیرەی کوێستان چنگ لە چنگی یەکتر و بەهێز بووین خاوەنی دەیان زاراوە شیرین بووین خاوەنی شەرەف و خاکی خۆ بووین دەوڵەمەند بەدەیان ڕەسم و دین بە کورتی و بە کوردی بڵێم کە یەک بووین ئێمە خاوەنی پێشتر لە مێژووین ئێمە خەڵکی ناوەڕۆکی زەوین ئێمە بە ملیۆن ساڵە کە لەوین ڕۆڵەی نۆح و ئیبراهیم و ئادەمین لە خۆمان بپرسین هەرێک کێوای کرد هەموو ئاواتەکانمانی بەدیل برد کێبوو سێدارەی پێشەوای بەخێو کرد یان کێبوو خەونی شەهیدانی برد کێبوو وڵاتی مەی کرد بە چوار بەش کێبوو تارای سپی کوردی کرد بەڕەش کێبوو غەڵوزی ئاگری کرد وە گەش لە مێژەوە بتەماین بۆ جووت شەش بەدوای بیان و مەگەڕە و گوێگرە بۆم عەرەب و عەجەم و تاتارە تا ڕۆم هێزی دەرەکی و ناتۆ چەکیە تۆم قامەتی کوردستانی نەکردووە کۆم سەردانی مێژوکەین باش بەوردی کێبوو کێڵای و چاندی و کێبردی کێبوو ئەم هەویرە شێلاو کێ خواردی لە ئەکان بۆ پلە و پایە فرۆشتی سەربێنینە دەر لە بەفرکە و نەبین بۆ پارونانێ بە هەڵەدا نەچین وەکو بەرزانینانە لەم نەبین بۆ تۆزە بیر ناکەینەوە ئێمەکین ئێمە بووین کوردستانمان بنیادنیا خوێنی ڕۆڵێ ئێمە بوو کە ڕژیا بۆ یەکسانی بوو کە ماڵمان ڕمیا خۆ بێگانە بۆ ئەنفال نەبریا وەرە بەتێ هەڵدەینەم کۆیلەتیە یاسای وڵاتەکەم یاسای ئەجنەبیە پڕ بە گەر و هاوارکەین لە شاخ و شار وەرنە دەرێ کاتی ئازادیە سەگمان ڕاونیا گورگ هاتە جێی کوردستانم کۆت و زەنجیرە لە پێی بە هەڵە بردیان خوێنی شەهید و ڕێی پێم بڵێ بارزانیە تۆ کێی بۆ تێر ناخۆی لە دۆلار و زێڕ و نەوت لە جاشی تورک و ئێران و هەڵس و کەوت دۆستینە یارانی کوردت کرد بەڕەوت تڕحێ و بارزانی چویت بەچەوت ئێمە شەڕی سەدام و داعیشمان کرد ئێمە سەدان ڕۆڵەمان خۆی کرد بەپرد تۆ بووی پێش خەباتی ڕۆژەڵاتت گرد لە ژر چنگی تۆدا کۆرپەی ئازادی مرد هێچگەل لە تۆ دوژمنی ناوێ وڵاتم لە داخی تۆ بۆ هەندەران هەڵاتم بە فیڕۆت داوە خوێن و خەباتم دیسان کۆیلەتیت کرد بە خەڵاتم ئەمن وریام و ڕۆڵەی ئەنفالم ئاپۆچیم و لە مەستاوچی بێزارم دیسان چەکی شۆڕشەکە بەشانم ئەتنمە ژێر پێم و باش ئەتوانم ڕاوتەنێم با بڕۆی بۆ تاران شاری کەرەجیا کۆشکی نیاوەران ڕۆسیایش خۆشە لای کاپۆتین یا چاپۆکە سێرێ لای ئەردوغان پێم وا بێ هیچیان ڕێگەت پێ نەدەن کەسێ ناپرسێ لە سەگی بێخاوەن ئیدی زبڵەدانی مێژوو جێگەتە نازانم بۆ خۆتت کرد بەپەن ڕەفیقی دز و شەریکی کاروانی بینێ چۆپی کێش و تاوێ گاوانی بۆ دەوڵەتی کورد ڕفراندۆمەکەی ئەزایی لە ژێریا و ناتوانی بڕۆ گوم بە هەی سووک و تڕۆ ئەڵی کوردستانە کرد بە پڕۆ منم داشتاری شەهیدانی قەڵەم هەندێکی ڕۆژدام و نووسان مەڕۆ 16 ئۆکتۆبر ناچێ لە یاد داعشت هێنایە شەنگال هەیداد ئێستا بووی بە کەواسوور و بۆ تورکەکان وەکو خاڵی چڵکنی بۆ قەومی ماد بە شەڕەف و خەڵکی باشوورم بۆ هەزاران وەکو تۆ نایدۆڕم ئەوە ڕۆژی تۆڵەیە خۆشک و برام خاکی باشوورم بە پارە ناگۆڕم خاکی باشوورم بە پارە ناگۆڕم خاکی باشوورم بە پارە ناگۆڕم خاکی
شورم بە پارە ناکەم